خاوەنی سیادە و ناسیادە لە نێوان دەوڵەت و نادەوڵەت دەوڵەتی فەوزا بەشێکن لەو ناونیشانە زەقانەی بوونەتە وێردی سەرزاری چاودێرانی سیاسی و سیاسەتمەداران بۆ ئێستای عێراق بەکاری دەهێنن. ئەم مامۆستایی زانکۆش کە پێشتر ئەندامی ئەنجومەنی نوێنەران بوو دەڵێت عێراق لە ژانی ئایندەیەکی باش یاخود خراپدایە بۆ خۆی و دانیشتوانەکەی. ئەوە چیەکە لە داهاتوی عێراقا دوای ئەو ئازارەی کە لە چەند مانگی ڕابردوودا بینێتی یەکەم جارە لە عێراقی تازەدا لە ئەنجامی خۆپیشاندان سەدان کەس بکوژرێ لە کاتی خۆپیشاندانە لە کاتێکا لە ڕابردوودا عێراق شانازی بۆ دەکرد کە لە کاتی خۆپیشاندانەکانە تێدان هەڵەن کراوەتە ناو پەرلەمانیش کەس نەکوژراوە. ئەمە دەگەینەوەی کە بڵێن لە داهاتوودا عێراقیان ئەوەتانە وەکوڵێ ئەوەی لە دایک بێ کە قۆناغێکی تازەی پێشکەوتوو بێ کە لە خێر و بێری قۆناغی ڕابردوودا ئەو ئازارە بچنەوە یاخۆ بەداخەوە وەکوڵێ هێلکەیەکی پیسی لێ لە دایک ئەبێ لە داهاتوودا و ئەم چاودێرە سیاسیەش ڕای دەگەێنێت بەهۆی ئەوەی هێزای عێراقیەکان خاوەنی ئەجێندای نیشتیمانی نین بۆیە ئایندەی عێراق لە بەردەم هەموو ئەگەرەکاندا کراوەیە. هێزە سیاسەکانی عێراق شتێکیان نییە پێ بترێن ئەجندای نیشتیمانی واتە کۆکنین لەسەر ئەجندایەکی نیشتیمانی ئەوەندە ئەجندا دەریشەکان لەم وڵاتە کاری کردووە عێراق لە بەردەم هەموو ئەگەرێکەیە ئەگەری هەڵۆشانەوە ئەگەری لەسەر لە نوێ بنیادنانەوە و هێوربوونەوەی ئەم دۆخە بەڵام ئەوش پەیوەستە بە سڕاع گەورەکە کە لە ناوچەکە ئەگوزارێ بە تایبەتی لە نێوان ئەمریکا و ئێران و وڵاتانی دەوروبەر بۆیە عێراق بووەتە گۆڕەپانی ململانەکان و گۆڕەپانی زۆر جار تەسویەکردنی حساباتی سیاسی لە نێوانیەکە. دۆخی نالەباری سیاسی و ئابووری و ئەمنی عێراق بە جۆرێکە سیاسەتمەداران و ناوەندە سیاسیەکان و شرۆڤەکاران وای لێک دەدەنەوە نەها عێراق لە بەردەم دووڕیانێکی تاریکدایە بە جۆرێک ئاسۆی چارەسەرکردنی گرفتەکانی زۆر ناڕوونە. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.